بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویست جوانترین سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تری ئەندازە بە ئێوەی خۆشەویست ئەگەمەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازی ئەم جارەماندا باسی سیستەمی واتە تریتمنت واتە پاکشکردنەوەی ئاو بۆ ئێوەی خۆشەویست دەکەین. ئێمە لەم بەرنامەیەدا بە شێوەیەکی گشتی باسی دوو جۆر لە واتە تریتمنت بۆ ئێوەی خۆشەویست دەکەین. جۆری یەکەم ئەگەر ئەو ئاوە لە سەرچاوەیەکی تا ڕادەیەک پاکەوە دەستمانکە و ئێمە چۆن بتوانین پاکشتری کەینەوە بۆ ئەوەی سوودی لێ وەربگرین لە بواری پیشەسازیدا. و هەروەها جۆری دووەم لە واتە تریتمنت ئێمە چۆن بتوانین سوود لەو ئاوی ئەو ئاوەڕوانەی کە لە مەجاریەکانەوە دەستمانەکەوێت ئێمە چۆن بتوانین جارێکی تر ئەو ئاوە زیندوو بکەینەوە تا پاکشی بکەینەوە، ئێمە بەکاری بهێنین بۆ ئاودان و ئاودانی هەموو ئەو باخانەی کە لە دەور و پشتی ئێمەدا هەن. ئێمە هەوڵین لەم بەرنمەیەدا زۆرترین زانیاری دەربارەی سیستەمی واتە تریتمنت بۆ ئێوەی خۆشەویست ڕوون بکەینەوە. بینەرمان بن. سەرەتا بەخێراتتان ئەەکەم بۆ وێزگەی کارەبای سلێمانی 1500 مێگاواتی. ئێمە لە وێزگەکەی خۆمانە ئاو بەکاردێنین بە زۆری، بە تایبەت بۆ تۆربینەکان و ئێمە لێرە دوو جۆر تۆربینمان هەیە. گاز تۆربین کە PVC بە جۆرێ ئاو هەیە تایبەت بۆ سارکردنەوەی سیستمی ڕۆنی تۆربینەکان و جۆری کەش لە ئاو بەکاردێنین بۆ کۆمباین سایکل کە ستیم تۆربینە ئەلوێ و ئاو بەکاردێنین ئەیکەین بە هەڵم تۆربینەکانی پێ ئەسوورێتەوە. ئەم ئاوە کە باسێکی ئەبێت تەوان بە کۆمەڵە فلتەرا بڕۆ پاکش بێتەوە، ئاوی احتیادی نابێت. نەخێر نابێت. ئەم ئاوە ئاوێکی تایبەتە، ئیندەستریەل وەتەری پێڵێن. ئەم ئاوە ئەبێ خاوێن کرابێتەوە لە هەموو جۆرە معدنێک کە لە ناو ئاوەکەی، نەک تەنها بەس PVC و خاشاک، حتا نابێت هیچ معدنێکی تا هەبێ و ئەیۆناچی نابێت تا هەبێ، بە تایبەت ئەوەی کە لە ستیم تۆربینە بەکاردێ. جا ئێمە لێرە ئەو ئاوی کە بۆماندێ لە ڕێگای بۆڕیەوە لە دۆکانەوە بە کۆمەڵی فلتەرێکی ناڕوە. ئەلێرە ئێمە وەکو خەزانەکان کە هەیە لێرە ئێمە کە ئاوەکەمان بۆ لە سەرەتاوە لە ڕێگای بۆڕیەوە ئەچێتە ناو ئەم سێ خەزانە. ڕاستەوخۆ بەڵێ ڕاستەوخۆ چێتە ناو ئەم سێ خەزانە. توانای هەر یەکە لەمە ئەمە 2000 مەتر سێجایە، ئەمەشیان هەمان شت، ئەمیانش 4000 مەتر سێجایە. ئەلێرەوە ئەچێ بە کۆمەڵی فلتەرێشن لە ڕێگای پمپەوە ئەچێتە ناو خەزانی کەوە. لە دوای ئەو فلتەرانە جیاوازیان هەیە، یان بۆ نمونە تۆ باسی چەند فلتەرێکەکەی، فلتەری یەکەم ئەتوانی ئەو جیاوازانەوە باسکەی فلتەری یەکەم جیاوازی چێ لەگە فلتەری دووەم و سێمە؟ بەڵێ ئێمە دوو جۆر فلتەرێشن هەیە. یەکەمیان چی خۆڵ و خاشاک هەیە جایەکاتەوە، ئەوەی دووەمیشیان ئەکتیڤ کاربۆن فلتەرێشنە، ئەوە بۆن و ڕەنگ و ئەو شتانە جێ ئەکاتەوە لە ئاوەکەیە. ئەو ئاوە لە دوایەوە ئەتوانی بەکاری بێنی بۆ دەستشۆرین و بۆ هەمان شت ئێمە بەکاری دێنین بۆ باخچەکانش. ئەوە لە سیستمێکی تازە و پێشکەوتومان داناوە. ئەمە لێرەیە ئەلۆ خەزانانەی کە پێشانتانە بدە، ئەو سێ خەزانە لێرەوە لە ڕێگای دوو پۆمپەوە بەردەوام دانەیەکی ئیشەکە ئەوەی کەیانستاندا باێت. تەوان ئێمە هەمووی بە لیڤڵ ئیشەکە، کاتێ لیڤڵی دابەزیە ئاستێک ئەو پۆمپانە ئۆتۆماتیکیان نەکەوێتە ئیشە و ئیشی خۆیەکە هەتا گەیەتە ماکزیمەم لیڤڵ، ئەو کاتە کوژێتەوە. جوزەیئات هەیە لەناوە و ئاوە لە هەر ملیۆنێکە ئەلێرە نزیکەی 450 بۆ 500. ئەلێرە ئەبێتە نزیکەی 250. لە دوای ئەم سیستمە ئەبێ بە سفر، هیچی تیان نامێنێ، هەر سفرە بێ. کە دێتە ناو ئەم تانکیە
کە کۆندەکتیڤیتی بۆ وەرەگری بزانی چی مەتریالیتیایە چی مەعادنیتیایە سفرە خوێنێتەوە یعنی هیچ تیانە تەنها کۆمەڵی ئەیۆنات نەبێ ئەیۆناتی کیمیاوی لە ڕێگای سیستمێکی کەوە ئەو ئەیۆناتانش ئەشکێندرێ ئاوەکە ئەبێتە ئاوێکی دیمی وۆتەر ئەو ئاوە ئاوێکی سماعیە بەکاردێ بۆ سیستمەکانی تۆربین. باش تۆ باسی کۆمەڵە فلتەرت کرد کە ئەو ئاوە بە کۆمەڵە فلتەری بەهێز ئاڕا بۆ نمونە بۆنی نایەڵێت و هەروەها ڕەنگەکەی ئەو ڕەنگەی ئەگە بۆن ڕەنگێکی تری گرتبێت ڕەنگەکەشی نایەڵێت و هەروەها هەموو ئایۆن و ئەو معدانانە هەمووی پاکەکاتەوە بۆچی ناشێت بۆ خواردنەوە بۆ خواردنەوە تۆ ئاوی خواردنەوە ئەبێ ئاوێک بێ بای خۆی سوودی هەبێ هەندێک کالسیۆمە معادنە پێویستەکە تیای بمێنێتەوە ئاوی خواردنەوە کە مەسەن ئەم ئاوی کە با بڵێن ئاوی معقەم و لە بازار ئەیکڕی بۆ خواردنەوە نزیکەی کۆندەکتیڤیتیەکەی 60 بۆ 70 یا 80 لەو دەورەیە چونکە تۆ کە ئاو ئەخۆیتەوە پێویستیت بە هەندێک معادن هەیە بچێتە ناو لەشی ئینسانەوە لەبەرەوە ئەم ئاوە کە بیخۆیتەوە زەرری نییە ئاڕۆکە بیخۆیتەوەی زەرری نییە بەڵام هیچ سوودێکی نادێت جا ئەلێرەوە ئەو ئاوە بەکاردێنین بۆ وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتاوە بۆ دوو سیستم سیستمی کوڵینگ وۆتەر سیستم لەگەڵ هەروەها بۆ بە دروستکردنی ستیم هەڵم بۆ بەکارهێنانی بۆ سوڕانەوەی تۆربینە بوخاریەکان ئەلێرەوە ئەلەم سیستمەیە بۆمان دابی نەکرێ وە سیستمێکشە ئەلێرەوە مۆنیتەری هەیە هەمان شت لە ئەو شوێنەی کە کەرستەکانی لێیە هەمان شت مۆنیتەری تایبەتی خۆی هەیە لێرەوە ئۆپەرەیتەرەکان متابعە و مراقبەی سیستمەکە ئەکەن بە بەردەوامی وەکو ئاماژەم پێدا لیڤڵێکی بۆ دیاری کراوە هەموو سیستمەکە بە ئۆتۆ ئەچێتە ئیشە و کاتێگەیەتە ماکزیمەم لیڤڵ ئەو پەمپانە کوژێنەوە بۆ بەردەوامش سیانی تایبەتی خۆی هەیە بۆی ئەکرێ. حەزەکەم باسی سیستەمی وەتە تریتمنتمان بۆ بکەیت بزانم چەند جۆر وەتە تریتمنت هەیە و لەم شوێنەی ئێوەدا چ جۆرێک بەکارێنن ئێوە چۆن سوود لەو ئاوە وەرەگرن کە کاتێک لە پرۆژه ئاوی دوکانەوە دێت بۆ ئێوە چۆن سوود لەو ئاوەرەگرن چۆن پاکژەکەنەوە و پاکشکردنەوە ئاوە بە چەند مەراحیلا تێپەڕێ ئەگەر بتوانین گرنگترینەوە هەنگاوانمان بۆ باسکەین. بەڵێ وەتە تریتمنت چەند جۆرێکی هەیە ئەو جۆری ئێمەکەوا لێرە ئیسفادەی لەکەین بریتە لە وەتە تریتمنت بۆ بواری پیشەسازی ئیندەستریال بۆ چەند جۆرێکی تری هەیە یەکێک لەو جۆرانێکەوە هەیە بۆ ئاوی خواردنەوەش بە هەمان شێوە وەتە تریتمنت تایبەت بەخۆی هەیە چەند مەراحل و فلتەرێکی هەیە کەوا جیاوازە لەم وەتە تریتمنتی ئێمە و هەروەها بۆ بواری تەندروستی و تەنها جۆری تری هەیە وەتە تریتمنت. وەتە تریتمنتەکەی ئێمە بڵێن کەوا بۆ بواری پیشەسازی بەکاردێ ئەو ئاوی کە بۆمان دێ لە ئاوی سەرچاوی لە دوکانەوە بۆمان دێ لێرە بە چەند قۆناغێک و بە چەند فلتەرێکە ئەڕوا کەوا پێویستە ئێمە ئەو ماواد و ئایۆن و کانزا و خوێەکان کەوا لە ناو ئاودایە پێویستە بەم فلتەرانەدا بڕۆ و ڕیموڤی بکەین. کاتێک ئەو ئاوەمان بۆ دێ لە بڵین لە دەریاچەی دوکانەوە کوالیتی ئاوەکەمان تقریبا لەگەڵ ئەو ئاوی کەوا لە فلتەرەکەیان دەرەچێت زۆر جیاوازە. کاتێک لە دەریاچەی دوکانەوە ئاوەکەمان بۆ دێ بۆ ئێرە ڕاستەخۆ دەچێتە ناو سێ تانکی گەورەوە پێڵێن تانکەکانی تانکی ڕۆوەتەر تانک پاشان بە دوو پەمپی کە ڕاستەخۆ لە دوو تانکێکە وەری دەگرێت بەرەو وەتە تریتمنت ئەیهێنن. یەکەم فلتەر کە هەمانە لە ناو وەتە تریتمنت
فلتەری مڵتی میدیا فلتەرە. ئەم سیستەمە پێگاتووە لە سێ لێر لە سێ چین پێگاتووە. چینی یەکەم لەسەرەوە ئەنتراتایتە کەوا جۆرە بەردێکە، چینی دووەم پێی دەڵێن ساند بەواتای لم دێ، چینی سێمیش گراڤڵە. سوودی ئەم فلتەرە چێواتە چ سیفەتێکی ئاوەکە گۆڕێ؟ بەڵێ یەکەم فلتەرەکە مڵتیمیدیایە بۆ پاکردنەوە و ڕیموفکردنی پارتیکڵەکانی ناو ئاوە، ینی هەر پارتیکڵێک لە ناو ئاوە هەبێ بەم فلتەرانە ئەتوانین ڕیمووی بکەین. و هەروەها لەگەڵ ئیشکردنی ئەم فلتەرەیە ئێمە دوو مەوادی کیمیایی بۆ ئیزافە دەکەین. یەکێک لەوانە فری کلۆرایدە، ئەوەی تریان NaOCl. ئیشی فری کلۆراید بۆ نیشتنی ئەو پارتیکڵە وردانە بەکاردێت کەوا فلتەرەکە ناتوانێت بگرێت. کاتێک فری کلۆرایدی بۆ ئیزافە دەکەین لەگەڵ پارتیکڵە وردەکانی ناو ئاوەکە تەفاعول دەکەن و وەکو پارتیکڵێکی گەورەی لێ دێت و لەسەر چینی سەرەوەی مڵتیمیدیاکەمان ئەنیشێت. کاپاسیتیان تەنکانە، قەبارەیان تەنکانە؟ بەڵێ کاپاسیتی ئەمە 100 کیوبیک متر لە پێر ئاوەرە لە بۆ هەر ترینێکان، بۆ هەر سیستەمێک بۆ هەر فلتەرێک دوو ترینمان هەیە، ترینی A و ترینی B. ترینی A هەر دانەیەکیان 100 کیوبیک مترە، ئەگەر هەردووکیشکە ئەو کاتی کاپاسیتەکەمان زیاتر دەبێت. مەوادی دووەم کە باسمان کرد پێک دێت لە NaOCl، ئەوەیان بۆ دیسینفێکشن بەکاردێت، واتە بۆ بایۆلۆجیکاڵ. هەموو ئاوێک لەناو هەر شوێنێک ئاگە خەزم بکرێ مەوادی بایۆلۆجیکاڵی و ئۆرگانیزمەکانی تێدا گەشەکە، بێ ئێمە لێرە مەوادێکی بۆ ئیزافە دەکەین بۆ کوشتنی ئەو بایۆلۆجیکاڵ و مەوادانە. سەرەتایی دەستپێکردنی وەتە تریتمنت لێرەوە دەست پێکات. ئەم پایپە لە تانکەکانی ڕۆوەتەرەوە بۆمان دێت، دوو پۆمپمان هەیە لەوێ ڕەبتە بە فلتەری یەکەم و مڵتیمیدیا فلتەرەوە. ئەمە کاربۆن ستیلە؟ ئەمانە ستانلێس ستیلە. بەڵێ ستانلێس ستیلە. هیچ پایپێکی کاربۆن ستیلمان لە ناوەتە تریتمنتدا نییە، لەبەرەوەی ئێمە فلتەرە ئاوەکە بۆ پاکردنەوەیە لە ئایۆن و خوێیەکان، بۆیە ناوی بە هیچ جۆرێک کاربۆن ستیل بەکاربێنین. ئەو ئاوەی کە بۆمان دێت لە ڕۆوەتەرەوە بە یەکەم قۆناغدا دەڕوا کە پێی دەڵێن مڵتیمیدیا فلتەر، لە چینی سەرەوە وەگوتم ئەنتراتایت هەیە بە ناو سێ لێرەکەدا دەڕوات و ئاو دلێتەکەی لە خوارەوە وەردەگیرێت و پاشان دەڕوا بۆ دەرەوەی وەتە تریتمنت تانکێکمان هەیە بە ناوی سێرڤیس تانک، لەوێ ئاوەکەمان خەزن دەکەین. پێش ئەوەی بە ناو یەکەم فلتەردا بڕوات ئێمە دوو مەوادی کیمیایی بۆ ئیزافە دەکەین. یەکێک لەو مەوادانە AVCL3 وەکو پێشتر ئاماژەمان پێدا بۆ کۆیاگولیشن بەکاردێت، واتە بۆ نیشتنی ئەو پارتیکڵانی کەوا زۆر وردن و فلتەرەکە ناتوانێت بیگرێت. ئەمە وا دەکات ئەو پارتیکڵانە پێکەوە بنووسێنێت و لەسەر چینی سەرەوەی فلتەرەکەمان بنیشێت. و هەروەها مەوادی دووەم کە پێک دێت لە NaOCl، سۆدیۆم هایپۆکلۆراید، ئەمەیان بۆ کوشتنی بایۆلۆجیکاڵ بەکتریا و ڤایرۆس و ئەو مادە زیندوانی کەوا لە ناو ئاوا هەیە، بەمە ئەتوانی کۆنتترۆلی بکەین و لە ناوی ببین. ئەواتە ئەمە بە شێوەی گشتێتان بڵێن ئەمە فلتەری یەکەم ئەو ئاوەی کە لە سەرچاوی دوکانەوە بۆ ئێوە ڕاستەوخۆ بەم فلتەرە ڕوا. بەڵێ ئەم فلتەرە ئەتوانین بە شێوەی گشتی بڵین جیاکردنەوەی چییە؟ ینی چ مەواد چ سیفەتێکی ئاوەکە بە شێوەی گشتی ئەگۆڕێ؟ بەڵێ ئەو ئاوەی کە لە سەرچاوی دوکانەوە بۆمان دێ فاسێکمانەیە پێڵێن تۆر بدیتی بەواتای خڵتە و لێڵی ئاو دێت. ئەمە بۆ پاکردنەوە و لابردنی ئەو خڵتە و لێلی و پارتیکڵانی کەوا لە ناو ئاوایە دەتوانین بەمە کۆنتترۆلی بکەین لەگەڵ بەکارهێنانی ئەو دوو مەوادی کیمیایی. هەموو فلتەرێک لە پاش ئیشکردنی پێویستی بە پاکردنەوە هەیە. لێرەشدا هەردوو مڵتیمیدیاکەمان مڵتیمیدیای A و B لە پاش ئیشکردنی چەند ماوەیەک پێویستە ئێمە مڵتیمیدیاکانمان بە ئاو بشوێن بۆ ڕیموفکردنی ئەو خۆیشواتەوە. بەڵێ بە ئاوی پرۆداکشنی خۆی بەکاری دێنین بۆ شۆردنی خۆی. لێرەدا دوو پەمپ بەکار دێنین کەوا پێڵێن پەمپەکانی باگوەش پەمپ. لە ئاوی پرۆداکشنی خۆی کە بەرهەمی هێناوە لە تەنکی سێرڤیس وەری دەگرێت و بە پێچەوانی ئیشکردنی خۆیەوە کە پێی دەڵێن باگۆش لە ژێرەوەی فلتەرەکە دەدات و ئاوە پیسەکەی کەوا
فلتەرەکە پێشەگیردوێتی لە بەشی سەرەوەی دێتە دەرەوە و بەناو ترێنجانەیە دەڕات و لە دەرەوە سیستەمی ترمانەیە پێی دەڵێن سیستەمی وێزوەتە لەوێ خەزم دەکرێت. پاشان کاتێک ئاوەکە بە فلتەری یەکەمدا ڕۆی و خەزنمان کرد لە ناو تەنکیەک بە ناوی سێرڤستانکەوە بە دوو پەمپ کە پێڵێن پەمپەکانی ACF بە فلتەری دووەمدا دەیبن بە ناوی ئەکتیڤێتد کاربۆن. ئەکتیڤێتد کاربۆنیش بە هەمان شێوە پێک دێت لە دوو ترینی A و ترینی B. کاتێک ئاوەکە لە سێرڤس وەردەگرین و بەناو فلتەری ئەکتیڤێتد کاربۆندا دەیبین وەکو دیزاین و شێوازی ئیشکردنی فلتەری ACFش بە هەمان شێوەی فلتەری یەکەم مەڵتیمیدیا پێک دێت. تەنها چینەکانی ناوەی ئەکتیڤێتد کاربۆن جیاوازە لە چینەکانی ناوەی مەڵتیمیدیا کاربۆن و بە هەمان شێوە ئیشکردنی و پاکردنەوەی ئەمەیان جیاوازە وەک لە مەڵتیمیدیا فلتەر. ئیشی سەرەکی ئەم فلتەرە چییە؟ ئیشی ئەمە ناوەکەی بەخۆیەتی کاربۆنی تێدایە، کاربۆنی ئەکتیڤکراوی تێدایە. ئێمە ئەگەر وەک پێشتر ئاماژەمان بۆ کرد لە فلتەری یەکەمدا NaOCl هایپۆکلۆرایدمان بۆ زیاد کرد، واتە کلۆرینیشنێکمان بۆ کرد بۆ کوشتنی بایۆلۆجیکاڵەکان. کاتێک ئەو کلۆرینیشنە و ئیشی خۆی کرد و بایۆلۆجیکاڵەکانی لەناو برد، ئێمە پێویستە دووبارە ئەو کلۆرەی کەوا لەناو ئاوەکەدا هەیە ڕیموڤی بکەینەوە. بۆیە لێرەدا بەناو فلتەری ئەکتیڤێتد کاربۆندا دەیبین و کلۆرەکەی لێ ڕیموڤ دەکەین. ئیشی سەرەکی تەنها بۆ ڕیموڤکردنی ئەو کلۆرەیەکەوە ئێمە پێشتر بۆمان ئیزافە کردووە. ئێمە بۆچی لێرەدا پێویستە کلۆر ڕیموڤ بکەین؟ لەبەرەوەی لە پاش ئەم فلتەرێکی ترمان هەیە پێڵین ریڤەرسز ئۆسمۆسیس، ئەمە لە چەند میمبرانێک پێگاتووە. ئەم میمبرانانەش لە پێک دێت لە پۆلی ئەماید و پۆلی سەلفۆن. کاتێک ئەگەر بێت و ئەم کلۆرە لەناو ئەم ئاوەیە هەبێ ئەوە زیان بە میمبرانەکانی پاش ئەم فلتەرە ئەگەینێت و ئەبێتە هۆی داخورانی میمبرانی دوای ئەم فلتەرە. ئەگەر بۆنێکی لەوێ و ئاوە لەم فلتەرە ئەو بۆنەش بە هەمان شێوە ئەشتوانی بڵین بۆ لادانی بۆنی ناو ئاوەکەش بەکاردێ، بەڵام وەکو ئیشی ڕئیسی ئیشی سەرەکی پێک دێت لە ڕیموڤکردنی کلۆری ناو ئاوەی کەوا پێشتر بۆمان ئیزافە کردووە. کەواتە ئێستا لە هەنگاوی یەکەم لە فلتەر یەکەمە ئەو ئاوەی کە بۆمانێت لە هەنگاوی یەکەمە هەموو خڵتەکان لێ پاگەکرێتەوە، لە هەنگاوی دووەمیشە بۆن وە هەم زائیدەن لابردنی کلۆر لابردنی کلۆر. بەڵێ لە وەک باسمان کرد ئێمە کلۆرمان بۆ زیاد کرد. ئەی هیچ لەم باسی لە فلتەر یەکەمە باسی ئەوەت کە دوو مادەی کیمیایی ئەکرێتەوە لەم هەنگاوەیە لێرەدا بە هیچ جۆرێک لە ئینلێتی ئەم فلتەرە بە هیچ جۆرێک ماوەدی کیمیایی بەکار نایەت، بەڵکو ئێمە پێشتر بۆمان ئیزافە کرد. لەگەڵ ئیزافەکردنی لەوێ کاتێک فلتەرەکەمان بۆ لەگەڵ ئەو هایپۆکلۆرایدە ئیشی خۆی کرد، پێویستە ئێمە لێرە ئەو کلۆری لێ دەربهێنینەوە و بۆ ئەوەی زیان بە فلتەرەکانی ترمان نەگەێنێت. پاشان کە لە فلتەری ئەکتیڤێتد کاربۆن دەرچوو، پێشەوەی بڕاتە ناو فلتەری سێمەوەکەوە ریڤەرس ئۆسمۆسیسە، ئێمە پێویستە دوو ماوەدی بۆ ئیزافە بکەین لێرە. ماوەدی یەکەمیان پێک دێت لە HCl هایدرۆکلۆریک ئەسید، ئەمەیان بۆ کۆنتڕۆڵکردنی pH-ە. دیزایانی ئەو میمبرانی فلتەری ریڤەرس ئۆسمۆسیسمەکانمان پێویستە pH-ی لە ڕێنجێکا بێت لە بینی 7.2 بۆ 7.8 لەو بینێ تقریبا نیوترال بێ، نەک تفتێکی بەخوات بێ. بۆیە پێویستە ئێمە لێرە ACL بە ACL کۆنتڕۆلی pH-ی ئاوەکە بکەین. بۆچی؟ لەبەرەوەی هەندێک ئایۆنات و خوێ هەیە لەناو ئاوەکە لەو ناوەندی pH-ەیە باشتر ئیشەکەن و فلتەرەکەشمان بە باشی ئەتوانێت بیگرێت. ماوەدی دووەمان پێک دێت لە SBS سۆدیۆم بایۆسەڵفەیت. SBS هەمان ئیشی ئەکتیڤێتد کاربۆن دەکات. هەر کاتێک ئەکتیڤێتد کاربۆنمان مشکلەیەکی هەبوو، تووشی کێشەیەک بوو، ئەو کاتی ئێمە ئەتوانین بۆ ڕیموڤکردنی کلۆرەکە SBS بەکار بێنین. و هەروەها ئەگەر بۆ نمونە ئەو کاربۆنە ئیشی خۆی نەکرد، پشت بەمە ئابەستەیان هەردووکان پێکەوە لە یەک کاتە ئەتوانین هەردووکیان پێکەوە ئیش پێ بکەین و ئەشتوانین بەجیا یاخود ACF بەتەنیا ئیش پێ بکەین، یاخود دەتوانین تەنها بە ماوەدی کیمیایی کۆنتڕۆڵ بکەین. بەڵێ وەکو یارمەتیدەرێکی کاربۆن. بەڵێ و هەروەها کاتێک لێرە دەردەچێت ئێمە سێ فەحسمان هەیە بۆی بزانین کەوا کوالیتی و ئاوەی کەوا پێویستمانە بچێتە فلتەری ریڤەرس ئۆسمۆسیسەوە تەواوە یاخود نا. فاسی pH-ەکەین بە ئۆنلاین pH خوێنێتەوە، وهروە ئێمە سامپڵی ژۆر دەگرین ڕۆژانە لە مختبەر فاسی دەکەین، بەراوری دەکەین لەگەڵ ئۆنلاینەکەیە بۆی بزانین تەواوە یاخود نا. فاسی دووەمان پێک دێت لە ORP بەواتای ئۆکسیدیشن ریداکشن پۆتێنشیال. ئەم ORP-ە بەکاردێت بۆ فاحسکردنی ئەو کلۆرەی کەوا ئێمە پێویستە بزانین لەناو ئاوەکەمان ماوە یاخود نا، بۆی بتوانین بزانین
ICF-مان ئیشی خۆی کردووە بەباشی یاخۆ بۆی بزانینکەوە SسBS-ەکەمان بەباشی ئیشی خۆی کردووە و کارلێکی لەگەڵ کلۆرەکەیە کردووە ڕیموڤ کردووە بۆیە فحسی ORP ئەەکەین بە ORP ئێمە دەزانین ئایا کلۆرمان هەیە لە دوای ACF یاخود ئەگەر بۆ نمونە ڕێژەی کلۆر مابوو لەو ئاوەیان ئێوە دیسانەوە هەنگاوەکە دووبارەکەنەوە نا ئێمە هەنگاوەکە دووبارە ناکەینەوە هەر کاتێک ORP-ەکە لە ڕێنجی خۆی بەرزەوە بوو بەمانەی ئەوە دێکەوە کلۆر لە ناو ئاوەکە هەیە ئەو کاتی ئۆتۆماتیکی SسBS-ەکە ڕێژەیەکی زیاتر لە SسBS بۆ ئەنێرێت و کۆنتترۆلی ئەکات و کلۆرەکەی داگرێت بەڵێ سیستەمی ئێرە فول ئۆتۆماتیکە پاشان کە ئەم دوو ماوادەمان بۆ ئیزافە کرد دەڕاتە ناو فلتەری سێیان کەوا پێی دەڵێن ریڤرس ئۆسمۆسیس یاخود های پرێژەر پامپ کاتێک دوو ماوەدە کیمیاییەکەمان بۆ ئیزافە کرد SسBS و HCl لێرە پێشەوەی داخلی ریڤرس ئۆسمۆسیس بێت دووبارە ماوەدێکی تری بۆ ئیزافە دەکەین بە ناوی ئەنتیسکاڵەند ئەنتیسکاڵەند بەکاردێت بۆ ڕیموڤکردنی ئەو پارتیکڵانی کەوا یاخود بۆ شێوە گۆڕینی سایزی ئەو پارتیکڵانی کەوا لە ناو ئاوەکە ماوە هەندێک پارتیکڵمان هەیە وەکو خوێ و ئایۆن و تەنەها زۆری تر شێوازی ڕووی دەرەوەیان وەکو کریستاڵ وایە لێوارەکانی تیژن ئەگەر بێت و ئەم لێوارە تیژانی لەناو نەبێت ئەوە ئەبێتە هۆی نیشتن بەسەر میمبرانەکانمانەوە و وەکو کلسێک بەسەر میمبرانەکانەوە دەنیشێت و ئێمە ناتوانین بە هیچ جۆرێک ڕمووی بکەین لە پاش چەند ساڵێک میمبرانەکانمان بەکەڵکیەوە نایە بەکاری بێنینەوە پێویستە دووبارە بیگۆڕینەوە بەڵام ئێمە بەم ئەنتیسکاڵانتە ئەتوانین کۆنتترۆلی ئەو شتە بکەین و نەیەڵین کەوا زیان بە میمبرانەکان بگەێنێت لێرە ئەمە تەوان وتت هەموو ئەو دەنکۆڵ و هەموو ئەو مادە و کانزانە کە لەو ئاوایان ماوە لێرە لە ڕێ ئەم فلتەرەوە هەمووی پاکەکات بەڵێ و هەروەها هەرچی خوێک لە ناو ئاوە بێ کالیسیۆم کاربۆنی کالیسیۆم سەڵفەید و هەروەها هەندێک لە ئایۆنەکانیش بەم فلتەرە ئێمە ڕیموڤی دەکەین ئەم فلتەرە ناوێکی تریش هەیە بە ناوی های پرێژەر فلتەر واتە بە زەختێکی زۆر ئاوەکە بە ناو فلتەرەکەیان دەبین و ئاوە پاکەکەی لێ وەردەگرین و ئاوە پیسەکەشی کەوا بە کەڵکی معالەجەی تر و پاکردنەوەی تر نایە ئێمە فڕی دەدەینە دەرەوەی ئەم فلتەرە پامپێکمان هەیە لێرە بە ناوی های پرێژەر پامپ ئەم پەمپە زەختی تقریبان ئەگاتە نزیکەی 13 بۆ 14 بار بە زەختی ئەم پەمپە بە ناو ریڤرس ئۆسمۆسیسە ئەڕوا ئەم ریڤرس ئۆسمۆسیسانە پێک دێت لە 12 کۆڵۆم لە ناو هەر کۆڵۆمێک 6 میمبرانی تێدایە لە دوایەک بەسراوە ئەم میمبرانانش لە چەندچینێک پێگاتووە کەوا لە چەندچینی کیلول پێگاتووە و ئاوەکە بەناو ئەم چینانەیە ئەڕات و بە زەختی ئەم پەمپە بەناو میمبرانەکان ئەڕات و ئەبێتە هۆی لابردن و ڕیموڤکردنی ئەو خوێ و کانزایانی کەوا لە ناو ئاوەکەدا هەن پاشان ئاوەکەمان بە فلتەری فێرسپاسا برد دەڕوا بەرە و فلتەرێکی تر بە ناوی سێکند پاس فلتەر ئەویش بە هەمان شێوە پێی دەڵێن ریڤرس ئۆسمۆسیس پێشەوەی بەناو سێکند پاس ریڤرس ئۆسمۆسیسا بڕوا ماوەدێکی تری بۆ زیاد دەکەین ئەویش NaOH کۆستیک سۆدا ئەمە بۆ بە هەمان شێوەی فێرسپاس لەوێ ئێمە HCl-مان بۆ زیاتر بۆ کۆنتترۆلکردنی pH بۆ ئەوەی بتوانین ئەو مەواد و کانزا و ئایۆنانی کەوا لەو ناوەندەیە ئیش دەکەن لە فێرسپاس بتوانین لای ببین لە سێکند پاس بە هەمان شێوە ئێمە NaOH بۆ زیاد دەکەین بۆ کۆنتترۆلکردنی PS بەڵام ئەمەیان کۆنتترۆلکردنی پێچێکی لە فێرسپاس تۆزێک بەرزتر لە سێکند پاس پێویستە پH لە بینی 7.5 بۆ نزیکی 7.9 بێت بە هەمان شێوەی فێرسپاس ئەم فلتەرش لە چەند میمبرانێک پێگاتووە بەڵام دیزایانی میمبرانەکان جیاوازە لە فێرسپاس ئیشی سەرەکی ئەم فلتەرەیان بۆ لابردنی گازە تواوەکانی ناو ئاوە بە شێوەیەکی تایبەت CO2 دوانە ئۆکسیدی کاربۆن کاتێک NaOH بۆ زیاد دەکەین CO2کە ئەگۆڕێ بۆ کالیسیۆم کاربۆنیت
کە NOSمان بۆ زیاد کرد بۆ گۆڕینی ئەو CO2 بۆ پێگاتەیەکی تر پێویست کالیسیۆم کاربۆنیتە. ئەم کالیسیۆم کاربۆنیتە ئەو کاتی بە ئاسانی ئەتوانین بە فیلتەری سێکند پاس ریڤرس ئۆسمۆسیس لای ببین و نەهێڵین بچێت بۆ فیلتەری دوای ئەم فیلتەرە کە پێی دەڵێن EDI ئەلکترۆ دیئایۆنیزیشن. پێش ئەوەی بەناو فیلتەری ریڤرس ئۆسمۆسیسدا بڕات لێرە چەند فەحسێکمان هەیە کەوا بۆ ئەوەی بزانین پێچەکەی تەواوە یاخود نا فەحسی PS و فەحسی کۆنداکتیڤیتی. بەڵێ لەڕێی ئەم سکرینەوە ئێمە فەحسەکانە خوێنینەوە و هەر مشکلەیەک یاخود هەر زیاد و کەمێک لە PS هەبوو ئەو کاتی ئۆتۆماتیکی خۆی کۆنتترۆڵی ماوەدی کیمیاکە ئەکات و زیاد و کەمی ئەکات و نایڵێت پێچەکەی لە ڕێنجی خۆی زیاد و کەم بکات. پرۆداکشنی سێکند پاس ریڤرس ئۆسمۆسیس لە ناو تەنکیەک بە ناوی RO پرۆداکت تانک خەزن دەکەین و پاشانی دوایەوەی بەو کۆمەڵە فیلتەرە ڕۆی ئەو ئاوە ئەو گۆڕانکاری بەسەر هاوێتە ئەم خەزان و ئەم بەڵێ ئەمە خەزانی RO پرۆداکت تانکی پێ دەڵێن. ئەتوانین بۆمان ڕوونگەیتەوە ئەو ئاوەی کە ئێستا لەناو ئەم تەنکایە چ سیفەتێکی هەیە؟ بەڵێ کوالیتی ئەم ئاوەی کەوا لەناو ئەم تەنکیە هەیە pH تقریبا 7.2 بۆ 7.3 و کۆنداکتیڤیتەکەی لە خوار 10 مایکرۆسیمس پێر سانتیمە و سیلیکای لە خوار 10 ppbەوەیە. ئەتوانین بڵین پاشەوەی بە چەند فیلتەرێکا ڕۆی ئاوەکەمان بە شێوازێکی پاش توانیمانە بە فیلتەرەکانیدا ببین و ئاوێکی تا ڕادەیەک خاوێنمان دەستکەوت بێت. بەڵام ئەوەی کەوا گرینگە بۆ سیستەمەکەی ئێمە کەوا بۆ سیستەمی کۆمباین سایکلە بە هیچ جۆرێک نابێت ئایۆن لە ناو ئەو ئاوەیە هەبێتەوە بۆ ئەو سیستەمە بەکاردێت. لەبەرەوەی هەر ئایۆنێک لە ناو ئاوا هەبێت ئەبێتە بۆی توشبوونی کۆڕژن بۆ پایپانێکەوە بۆ سیستەمی کۆمباین سایکل بەکاردێت. بۆیە ئێمە لێرەدا فیلتەرێکی تر بەکاردێنین بە ناوی فیلتەری EDI ئەلکترۆ دیئایۆنیزیشن. ئەم فیلتەرە بە شێوازی کارەبا ئەو ئایۆنانی کەوا لە ناو ئاوەکەماوە ئەتوانین لای ببین بە دوو جەمسەری بارگەی سالب و موجب ئانۆد و کاتۆد ئاوەکە بەناو ئەم دوو جەمسەرەدا دەڕوا و هەرچی بارگەی موجبە بۆ نمونە سۆدیۆمە بەلای بارگە سالبەکەدا دەڕوا ڕای دەکێشێت و بۆ بێتوانەوە بارگەکەی تریش بەلای بارگە موجبەکەدا بۆ نمونە کلۆرکەوە ماینەسە بارگە موجبەکە ڕای دەکێشێت وەکو شێوازێکی موگناتیزی بڵین هەموو ئایۆنەکان دەگرێت. ئەوەی ئەمێنێتەوە تەنها لە ناو دوای ئەم فیلتەرە S2O پیورە بە هیچ جۆرێک هیچ ئایۆنێک لە دوای ئەم فیلتەرە بوونی نامێنێت. سیفەتی ئەم ئاوەیەوە لە دوای ئەم فیلتەرەوە دەدەچێت pH تقریبا 6.8 بۆ 7 کۆنداکتیڤیتەکەی 0.05 ppbە و دوو فەحسی تری بۆ دەکەین کەوا زۆ گرینگە ئێمە ئەو دوو فەحسیشی بۆ بکەین فەحسی سیلیکا و سۆدیۆمە. سیلیکاش بە هەمان شێوە لە خوار 5 ppbەوەیە سۆدیۆمیش ppb پارت پێر بیلیۆن یاخود دەتوانین بڵین مایکرۆگرام. سۆدیۆمیش بە هەمان شێوە لە خوار 5 ppbەوەیە. ئەم ئاوە پێی دەڵین دێمی وۆتەر. دێمی وۆتەر ئەو ئاوەیەکەوە ئێمە بەکاری دێنین بۆ سیستەمی کۆمباین. لێرەوە لەم هەنگاوە ئیتر کۆتایی بە هەموو فیلتەرەکانێن و بەکارێنن ئێوە باشان بەڵێ ئەمە ئاخر فیلتەرە ئێمە لێرە لە وەتە تریتمنت پاشم لە دەرەوەی وەتە تریتمنت خەزانێکی گەورەمان هەیە بە ناوی دێمی تانک لەوێ خەزنی دەکەین و بەکاری دێنین بۆ کۆمباین سایکل. حەزەکەم باسی ڕۆڵی مختبەرم بۆ بکەیت بزانم مختبەر چ ڕۆڵێکی هەیە لە سیستەمی وەتە تریتمنت ئایا لە مختبەرە هیچ فەحسێکە کرێ بۆ ئەو ئاوەی کە لەسەر چاوەکە و وەتانێت پێش ئەوەی داخڵ بە سیستەمەکە بکرێت وە پاش ئەوەی کە داخڵ بە سیستەمەکە کرا و هەموو مەراحیل و هەموو فلتەرەکانی تێپەڕان ئێوە جارێک تر فەحز بۆ و ئاواکەنەوە بزانن ئایا جیاوازی پێش فەحزکردنەکە لەگەڵ جیاوازی دوای فەحزکردنەکە چییە؟ بەڵێ بێگومان پێشەوەی ئەو ئاوە بێت ئێمە پێویستەکات
کۆمەڵی تێست هەیە بۆی بکەین بۆی دڵنیابین پاشەوەی کە بە فیلتەرەکانمانە ڕۆژ تا چەندێک ئەوە گۆڕانکاری بەسەرهاتوە تا چەندێک فیلتەرەکان کاریگەری خۆی هەبووە سەرەتا پێشەوەی داخلی هەست فیلتەرە بێ لە سیستەمەکەیە کۆمەڵێک تێستی بۆکەین پاشانیش کۆمەڵی تێستی کەی بۆکەین تێستەکانمان کۆمەڵی جیازمانەیە خۆی لە دەرەوە سیستەممانێت سیستەمەکە خۆی بەردەوام چێکی ئۆنلاینی خۆیەکات و کۆمەڵی تێستی شەیە پێویستەکە لە مختبەرە بکرێت کە لە دەرەوە ناتوانێت بکرێت ئەوانی کە لە دەرەوە ئەکرێت بەردەوام ئێمە ئەیخوێنینەوە سەیری شەکەین چێکیەکەین دوای ئەوەش پاقێکەشی کە ئەیهێنین لە مختبەرە جیازمانەیە سپێکتۆمیتەرمان هەیە کە تێستێکات و ئەو گرنگترین ئەو ماوادانی کە بەکارێن بۆ تێستەکە چ مەوادێک بەکارێن ئێوە بۆ تێستکردنی و ئەوە ئەو سامپڵی کەوەرێگرین دێنین لێرە بۆی جیازەکە بە تەواتی بخوێنێتەوە بێگومان پێویستەکە کۆمەڵێک ریجنتی بۆ زیادکەین هەر ماوادە و هەر تێستە و ریجنتی خۆی هەیە بە پێی پرۆسیجەری خۆشی هەیە کە تێکەڵێکەکەین و پاشان بە جیازەکە ئەیخوێنینەوە چ بۆ نمونە چ ڕێژەیەک دەرچێت ناگونجێت بۆ نمونە ئەو ئێوە ئەو ئاوە بە کۆمەڵە فلتەرا ڕۆیوە تۆ دوایی فەحسیەکەی بە چیازانی ئەم ئاوەی ئەم مەعالەجەی ئەو ئاوەی کە کردوتە سەرکەوتووە یان بۆ نمونە ئەوە لەسەر تێستەکەکەوێت هەموو فەحسیەکە ئەکری هەمووی ڕێنجی دیاریکراوی خۆی هەیە لای خۆمان هەیە سەیرەکەین ئەگەر لەو ڕێنجەیە بۆ کێشەمان نابێگە ڕێنجی خۆشی نەبووە ئاکشنی خۆی وەرەگرێت کاک محەممەد ئێمە باسی پاکردنەوەی ئەو ئاوامان کرد مەعالەجێ ئەومان کرد لە ڕێی کۆمەڵە فلتەرەوە بە دڵنیایە ئەو فلتەرانش بە تێپەڕبوونی کات بۆ ماوەی بۆ نمونە چەند ساڵێک ئەم فلتەرانش بۆ خۆیان پیسە بن تووشی کلسە بن ئێمە چۆن بتوانین ئەم فلتەرانە پاک بینەوە بەڵێ بۆ پاکردنەوەی ئەم فلتەرانە سیستەمێکی جیاوازمان هەیە بە ناوی CIP سیستەم Cleaning in Place واتە شۆردن لە شوێنی خۆی بۆ ئەم CIP ئێمە چەند ماوادێکی کیمیایی بەکاردێنین یاخود ئەتوانم بڵێم فلتەرەکانمان بە ماوادی کیمیایی ئەشۆین کەوا پاش چەند ساڵی ئیشی کردووە و چەنەها ماوادی کانزایی و هەروە لە خوێیەکان وەکو کلسێک بەسەر میمبرانەکان و نیشتووە ئێمە ئەم سیستەمە بەکاردێنین بۆ پاکردنەوەی ئەو فلتەرانە ئێمە لێرە دوو ماواد بەکاردێنین ماوادی یەکەم HCl بە pH 1 بۆ 2 و ماوادی دووەم NaOH بە pH 11 بۆ 12 یەکیان تفتە یەکەم تر بە ترشەکە بە HClەکە دەیشوێن و بۆ ماوەی 15 ساعت بەناو فلتەرەکانە دەڕا و سێرکولێشنی پێ دەکەین پاشان درێنی دەکەین و فلاشینی بۆ دەکەین بە ئاوێکی پاک پاشان ماوادی دووەم بەکاردێنین کەوا NaOH ئەمیش بە هەمان شێوە pH لە بینی 11 بۆ 12 و بۆ ماوەی 15 ساعت سێرکولێشنی پێ دەکەین و پاشان درێنی دەکەین و بە ئاوێکی خاوێن دەیشوێن و ئەو کاتی فلتەرەکەمان ئامادە دەبێت بۆ بەرهێمێنانی ئاوی تازە وەتە تریتمنت پێک دێت لە چەند فلتەرێک لێرە یەکەم فلتەر پێی دەڵێن کلۆرینیشن یاخود کۆیاگولیشن کە مەڵتی میدیا فلتەرە فلتەری دووەم دیکلۆرینیشنە کەوا ئەکتیڤیتد کاربۆنە فلتەری سێم پێی دەڵێن دیسالینیشن واتە بێخوێکردنی ئاوەکە کەوا بە هیچ جۆرەی خوێی تێدا نەمێنێکە ریڤرس ئۆسمۆسیسە فلتەری چوارەم دی ئایۆنیزیشنە کەوا EDI ئەلیکترۆ دی ئایۆنیزیشن بۆ لابردنی ئایۆنەکان بەکاردێت لە کۆتاییە کاتێک کە ئاوەکە ئامادە ئەبێ بۆ بەکارێنان بۆ بەشی پیشەسازەکان ئێمە بۆ دوو شوێنی سەرەکی بەکاری دێنین یەکێکیان بۆ ئەو سیستمەی کە سارکردنەوەی سیستمەکانی تۆربین ئەکا ئەوەش لە دوای ئەوەی کە ئەکرێ بە دیمی وەتەر ئەو هەموو مەرحەلانە تێپەڕ ئەکا دوو مادەی ئەساسی بۆ ئیزافە ئەەکەین ئەوش ئەنتیکۆڕۆژن و ئەنتیفریز ئەنتیفریز بە تایبەت لە زستانە بەکاردێ بۆ ئەوەی ئەو ئاوە نەیبەستێ ئەنتیکۆڕۆژنش بۆ ئەوەیە کە سیستمەکە ژەنگ نەبە بۆ ئەوە بەکاری دێنین بۆی ئەو سیستمە کواڵەتی بەرز بدات و ئەمریشی درێژ بێ ئەو بەشە ئەساسەکەی کە بۆ دروستکردنی هەڵمە بۆ بەکارهێنانی بۆ خولانەوەی ستیم تۆربین کە ئەوە بەشێکی زۆری ئەم ئاوە بەکاردێنێ بۆ ئەوەی تۆربینەکەی پێ بسوڕێتەوە و بەرهەمهێنانی 500 مێگاوات دروستەکە ئەوەش هەمان لە دوای ئەوە کۆمەڵی ماوادی بۆ ئیزافە ئەکرێ بۆ ئەوەی عمری سیستمەکان درێژ بێتەوە و زەرەری تێنەکەوێ بەردەوامی ئەو نسبەی ئەو موادانە متابعە کرێت و فەحز ئەکرێ لەو ئاستەیە بمێنێتەوە و بەردەوام
لە کواڵتیەکی باشە بمێنێ ئەوە شێوەیە ئێمە سوود لەو ئاو ئەبینین و بۆ ئەوەی 500 مێگاوات بەرهەم بێنین لەم سیستمەی ئێمەیە. بە کۆمەڵێک شتی ترە ئەیبین بۆ ئەوەی ئەم ئاوەشمان بۆ چارەسەر بکرێ و بۆ ئەوەی لە پرۆژە ئاودێرەکانە بەکاری بهێنی. مامۆستا من ئەمە بپرسم ئێمە چەند ڕێگەمان هەیە ئەو ستەیجانە چین کە ئێمە ئەتوانین بەکاری بێنین بۆ ئەو ئاوی مەجاریانە و جارێکی تر ئێمە سوود لەو ئاوی مەجاری و ئەو زێرابانە وەربگرین و بەکاریان بێنینەوە لە پرۆژە ئاودێرەکاندا. ڕێگاکانی چارەسەرکردنی ئاوی مەجاری چەند ڕێگایەکمان یەکێک لەوانە پێوترێ ڕێگای فیزیایی واتە پێوترێ پریترێتمەنیانی چارەسەری سەرەتایی. ئەم چارەسەرکردنە تەمان پەیوەندی هەیە بە کۆمەڵێک ڕێگا و بڵێن شتی میکانیکیەوە. یەکێک لەوانە مەسەلەن لێرە ئێمە کەم ئاوانە کۆ بێتەوانە لە بڵێن ئێمە وەکو زانکۆ وەریگرین ئەو ئاوا کە کۆ بێت ئاوی مەجاری بە بۆریە کە هەمووی کۆ ئەکرێتەوە هێت دخولەکە هێتە ناو ئەم پرۆژەیە کە ئێستا دروستکراوە. ئەو ئاوی زێرا بوو ئەو ئاوی مەجاریانە کە بۆن منە ئێمە لە شوێنێکی وەکو زانکۆی سلێمانی ئاوەکە هەمووی لەو بەشانەوە لە ڕێی پمپ و مزەخە و لە ڕێی بۆریەکەوە یەتە ئەم شوێن بەڵێ یەتە ئێرە. ڕێگای یەکەم پێوتێ ڕێگای میکانیکی میکانیکەڵ سکرینینگ یانی ئەوش بریتە لەوەی کەوا ئێمە ئەم بربەستانەمان داناوە لێرە وەکو بێژنگێک یان وەکو گرەیەک بۆ ئەو خڵتە و پیسی و بە تایبەتی مەوادی تەپەدۆر و ئەو شتانەی سەرئاوەکەون و ئەو شتانەی کەوا زبرن بۆ ئەوەی لە مەرحەلەی یەکەمە جۆرێک لە پاکردنەوەی بۆ بکرێت بە ڕێگەی میکانیکی. ئەتوانین بڵێن هەرچی خڵتە هەیە لە ئاوی ئەو مەجاریانە لێرە لە ڕێ ئەم فلتەرەوە بەڵێگیری ئەو خڵتانەمان بۆ پاکەکاتەوە ئەو مەوادانەی بە تایبەتی سەرئاوەکەون وەکو پەڕۆ و هەر شتێکی ترکەوە سەرئاوەکەوە گەورە بێ و کەوا بنابێ بەو سکرینە بەو بێژنگا بڵێن بڕاتنەوە بۆی کەوا لە مەراحلی داهاتوە کێشەمان بۆ دروست نەکات یانی ئەمە پێوترێ چارەسەرکردنی سەرەتایی کە ڕێگەیەکی میکانیکیە. لەم ڕێگەیە بەس خەڵتەکان ئەپاڵێوێ هیچ گۆڕانکاریەک بەسەر دۆخی ئاوەکان هیچ کیمیایی نەخێر هیچ گۆڕانکاری بەسەر لەم مەرحەلە بەس گرتنی خڵتە و ئەو مەوادانی سەرئاوەکەون وەکو مەسەلەن تەپەدۆرمانە وەکو گەشت هێست و کە وەکو مەوادی ناو بیناکانە کە کۆ بە تۆ لەگەڵ مەجاری هاتۆ لێرە ئەو مەوادانە ئەگیرێ. دوای ئەوە تەمام وتمان ئەمە دوو شتەکە یەکەم گرتنی زیخ و ڕاکێشانی بۆ دەرەوە بەهۆی ئەم پەمپەی کە لێرە ئەگەر جەنابتان ملاحەزە فەرمون لێرە ئەو پەمپە لەوێ ئەو مەوادی زیخانە کە لە دوایەوە لێ ڕزگارێ بێت لەم حەوزە بازنەیەیە ڕاکێشێتە دەرەوە کە ئەمە جۆرێکە لە پاکردنەوە ئەو مادە قورسەکانە کە ئەنیشن. مەوادی تریژمانەیە گرتنی مەوادی چاوری و مەوادی تەپەدۆر و مەوادێکەوە سەرئاوەکەوانی کە سافایان کەمترە لە زیقەکە کاتە لە هەردوو لە سەرەوە لە بنەوە ئێمە پێویستە لەو مەوادانە پاکیان کەینەوە پێشەوە هیچ گۆڕانکاری کیمیایی ڕووبات. ئەو مەوادانە جارێکی تر ئەچنەوە بۆ پرۆسەکە بۆ ئەو مەوادانە لە ئەو مەوادانە فرێ دەدرێتە دەرەوە یعنی فرێ دەدرێتە دەرەوەی وێزگەکە یعنی مەوادێکن ئێمە ئیسفادەیان لێ ناکەین بۆ ئەم پرۆژەیە. ڕێگای ئەمە پێوترێ یەکەم ڕێگای فیزیایی بوو. ڕێگای دووەم پێوترێ ڕێگای بایۆلۆجی کە ئەمەش تەواان بەهات اینجا بۆ ئەوە سەرنجی جەنابتان ڕابکێشم بۆ ئەم مەسەلەیە ڕێگاکان بە هەمویان یعنی بە کۆکۆی ڕێگاکانە بێتەوەی مای تەصفی ئاوەکە. ڕێگای دووەمە پێوترێ ڕێگای بایۆلۆجیا پێوترێ بایۆلۆجیکەڵ مێثەد. ئەمەیان چییە؟ بریتیە لەوەی کەوا بەکارهێنانی ئەو بەکتریانەی کە لەم ئاوەدا هەیە و لە ڕێگەی تەهویەکردنی ئاوەکەەوە هەوای ئۆکسجینیان پێ بدرێ بەکتریاکان قەڵە و گەورە ببن و بۆ ئەوەیکەوە ئەو مەوادی پیسایی کەوا لەو ئاوی مەجاریە بخورێت و ئاوەکە بەرەو پاکبوونەوە ببرێت. لێرە تەمان پشت بە چیە بەسین؟ پشت بە مەوادی ئۆرگانی مەوادی عوزویە بەسرێ بەدەر بەڵێ مەوادی ئەندامی بۆی کەوا لەو مەوادانی کە لێرە بڵێن یەکێک لەو تەفاعولاتە کیمیانی کە ڕووەدا لێرەیە بریتە لەوەی ئێمە ئۆرگانیک مەتریالمانێ مەوادی ئۆرگانی تر زۆرن مەسەڵەن
عادەتە مادە ئۆرگانیەکان هایدرۆکاربۆناتن ئیتر هەنوع موادمان هەیە لە ئاوی مەجاریە بە تایبەتی موادی هەروەها غازاتی NH3 دروستەبێت دوای لە وەکو تەفاعولەکە پیشانەیە ئۆرگانیک مەتیریاڵمان هەیە تەفاعولاتەکە لەگەڵ ئەو بەکتریایی لەگەڵ ئاوەکە هەیە لەگەڵ مایکرۆ ئۆرگانیزم خانەی بەکتریایی لەگەڵ ئەم ستەیجە بەڵێ بریتە لە بەڵێ بایۆلۆجی بەڵێ ئۆرگانیک مەتیریال تەفاعولاتەکە لەگەڵ مایکرۆ ئۆرگانیزم یعنی بەکتریای شیکەرەوە لەگەڵ ئۆکسجینێکەوە لە ڕێگەی چیوە بۆی ئەنێرین لە ڕێگەی ئەم بلاوەرەوە ئەنێرێ بۆ ئێرە ئەو ئۆکسجینە کەم تەفاعولاتە ڕووەدا ئێمە خانەی تازە نیو سێڵ دروستە بێ خانەی تازە دروستە بێت لە ئەنجامی ئەو تەفاعولاتەیە و هەروەها غازی دۆمۆکسیدی کاربۆنمان بۆ دروستە بێ کەوا غازی دۆمۆکسیدی کاربۆنەکان چیە دارودرەخت هەم لەگەل لەو دۆرابی استفادەی لێکەن چونکە ئەوواڵە مژە ئۆکسجینمان دارودرەخت و هەروەها غازی NH3 دروستە بێ و هەروەها ئاوەکە بە پاکی بڵێن تا ڕادەیەک ڕزگارێ بێت لەو پیسایی کە تیاتی دوایەوەی لە ڕێگەی یەکەم کە ڕێگەی میکانیکی و ڕێگەی بایۆلۆجی بوو کە هەموو ئەو ئاوە ئەو خڵتانی کە لەسەری بوو ژێر ئاو ئەوەی سەر ئاوەکە شامووی پاکرانەوە چ هەنگاوێکی تر دەست پێەکە هەنگاوی دوای ئەوە هەنگاوێک تر دەست پێکە کە پێوترێ هەنگاوی ئەم هەنگاوی کەوا لێرە بینی ئەم حەوزە پڕە لە ئاو کە لە ئەنجامی ئەنگاوی پێشووتر هاتووە کە لێرە پێوترێ ئەم تانکێ پێوترێ ئێریشن تانک واتە پێدانی هەوا بە بەکتریاکانی نا ئەو ئاوەی کە لەوێ ڕزگاری بۆ هاتۆتە ئەم حەوزە بوو ئەوەی ئەو لە ڕێگەی ئەو هەوایە ئەو بەکتریانە پێوترێ بەکتریای هەوایی واتە بەهۆی ئەو هەوا ئۆکسجینی کە لە ڕێگەی بلاوەرەکان لە ژووری کۆنتترۆلەوە بۆیانێت لە ڕێگەی ئەو بۆریانەوە کە ئەگەر جەنابتان بیبینن بەکتریاکان گەورە ئەبن بەکتریاکان بڵێن جۆرێک لە زیینوبوونەوە و قەڵەوبوونیان بەسەرایەت و گەورە ئەبن و ئەبێتە مای ئەوەی چالاک بن لە ڕێگەی ئۆکسیجن کە چالاک بن ئەبێتە ئەوەی ئەبنەوەی ئەوەی کەوا ئەو مەوادە عوزی و پیسی و کە لەو ئاوا هەیە ئەو مەوادانە بخۆن و لە ئەنجامی خواردنی ئەو مەوادانە ئاوەکە بەرەو پاکبوونەوە ئەبن و ئەم تەنکیە بۆ زانیاری جەنابتان لەگەڵ ئەو تەنکی ئەو دیوشمانە هەمان دەورە بینن و ئێمە لای ڕاست و لای چەپمانێت لەم پرۆژە هەمان لای ئێستا لای ڕاست و لای چەپش هەمان دەور وەکو ئەم دەورە ئەبینێت ئەم حەوزانە ئەتوانم بزانم قوڵی ئەم حەوزانە ئەم قوڵی ئەم حەوزانە لە حدودی 5 مەتر کەمتر نییە ئەیسا حالێن بۆ ئێرە وە لە ڕاستیە حەزمەکرد من ئاماژە بە شتێکی تریش بکەم لەوە لە ڕاستی ئەمە لە زاناو زانکۆی سلێمانەیە کە دروست کراوە شتێکی باشە بۆ ئەوەی کەوا بە تایبەتی لە ناحیەی پاکبوونەوە و ئەوەی ناو مەجاریە هەیە چاکە ئەمە یەک لە بۆ ناحیەی دووەمیش ئەوەیە کە شوێنێکی تعلیمیە بۆ ئەو تەلە بۆ قوتابیانی کەوا لە بەشەکانی وەکو مەسەلەن کۆلیجی زەراع ئەو شوێنانی کەوا دەربارەی پاکبوونەوەی بیئاوە تەلە پۆلیوشن ئەخوێنن پێن لێرە تەمان بەشێک لە یەکێک لە مەرحەلەکانی دراسە ئەو ئەمە ئەخوێن بەڵام لە ڕاستیە بەداخەوە خۆزگایە ئەم پرۆژە گەورەیە لەسەر ڕووباری تانجەرۆ بکرا باشتر چونکە ڕووباری تانجەرۆ هەموو ئاوی سلێمانی کۆ ئەکاتەوە لێ ئەڕێتە ناو دەربەنیخانەوە وابوو بە بەڕاستیە بوو بە شتێکی زۆر باش و نیسپەیەکی زۆر لە ئاوی دەربەنیخان پاک ئەبووانە لە ڕێگەی ئەوە دوای ئێمە ئۆکسیجینماندا بە بەکتریای ناو ئەو حەوزە بۆ ئەوەی چالاک بێت بە دڵنیایە تا ڕادەیەک ئاوەکە پاک بۆ دوای ئەو هەنگاوە چ هەنگاوێکی تر دەست هەنگاوی داهاتوو بریتە لە هەنگاوی سێدمنتیشن تانکە ئەم تانکیەیە لێرە و هەروەها ئەو تانکی ئەو دیژ هەمان دەورە بینن واتە تانکی تەرسیب نیشتنی ئەو مەوادەی ترکەوە ماوەتەوەن لەم تانکیە بنیشێ ئاوەکە تا ڕادەیەکی باش ڕوون بۆتەوە و ڕزگاری بووە لە کۆمەڵێک خڵتە و لە کۆمەڵێک پیسی ترکەوە ئیسا لێرە توانین بڵێن تا ڕادەی ئەگونجێ بۆ ئاودان بەڵام پێش تێکردنی کلۆت کاتە لێرە تارستەنکی تارسی بڵین ئەم حەوزە هیچ مادەیەکی تێکرێ لێرەدا هیچ شتێکی تێ ناکرێت تەنها ئەوەیە تەرسیب و نیشتنی ئەو مەوادەی ترکە لە پاش ئەمێنێتەوە ڕێگەیەکەوە ئەگەر جیاوازی بکەین لەگەڵ ئەوەیە جیاوازی ئەم دوانە چییە ئەم دوو حەوزە ئەو حەوزە بەستە ناتەوێ ڕێگای بەهێزکردن و تەنشیدکردنی بەکتریاکانە بۆ ئەوی ئەو مەوادە پیسی بخوات لەم کە لەوێ وا بۆ ئەین تا ڕادێک کە ئەو مەوادە پیسیتیان نەما ڕۆشنە بێتە خۆی هەر یەکسەر نەقڵە بێتە ئەم حەوزە لێرەشە چی مەوادی تر بمێنێ تەرسی بخۆی ئەنیشێتە حەوزە لێ چکە لە شێوەی هی نایە حەوزانە بڵێن لە شێوەیەکی وایە کەوا ئەو مەوادانە بنیشێتە بنەوە ئەنجە دوایەوەی کە نیشت ئەم ئاوا ئەبینین لێرەوە ئەبینی ئاوەکە سەر لێرە زۆر ڕۆشنە لە تەنیشتەکانەوە ئاوەکە ئاچێتە سەر ئەو جۆگەی کە ئەبینی
و ئەم ئاوا تا ڕادەیەک ڕۆشن بۆ تەوانێ و ڕزگاری بۆ لە بازێ خەڵتە و لە پیسی ئەوانە دوای ئەوە هێتە سەر مەرحەلەی داهاتووتر کە بریتە لە مەرحەلەی تێکردنی کلۆر و هەروەها جیابوونەوەی بەشی سڵەجەکە لی باسی کلۆرت کرد بەڵێ ئەمە بپرسم چۆن کلۆرەکە لە ناو ئاواوە بە چ ڕێژەیە کلۆری جارە پێش ئەو سەی جەنابەت لێرە ئەم حەوزە پێوترێ حەوزی بە ئینگلیزی پێوترێ سێتلینگ تانگ واتە سێتلینگ پۆند واتە حەوزی جێگیر بوون دوای وەکەم ئاوە لێتە تا ڕادێکی باش پاک بۆ تۆ لێرە ئاوەکە جێگیرە بێ و یەک شتی ماوە کە ڕابکێشێتە ژوورەوە بۆی بە فلتەراتە برێ ئەویش ئەوەیە کلۆری تێنەکراوە ئێمە لێرە لە ژوورەوە لە ژووری کۆنتترۆل بە ڕێژەی دیاریکراو ئەو کلۆران نێرین بۆ سێتلینگ پۆند واتە حەوزی جێگیربوون کە ئاوەکە تا ڕادەیەک ڕۆشن بۆتەوە و ئامادەیە بۆی کلۆری تێکرێ و پاشان بە جارێکی تر بە فلتەراتە ببرێ ئەو کلۆرەش ڕێژەکەی بریتە لە 300 گرام بۆ 300 لیتر یا توانی بڵێن 1 کیلۆگرام بۆ 1000 لیتر ئەکرێتە ئەو حەوزە و ئەو ئاوە تا ڕادەیەکی باش و پاکەکاتەوە کلۆرەکە یەک دوو دەوری یەکێک لەوانە ئەو بۆنە نایەڵێ بۆنی ئاوی مەجارە یەکێک لەوانە ئەو بەکتریا بە زیان بەخشانی کە تایەتی زەرەر بە بژینگە و دەوروبەر و بە تایبەتی ێرە زانکۆیە خەڵکێکی زۆری تایە ئەو ئەوانە ئەکوژێت و ئاوەکە تا ڕادێکی باش پاکە بێت و مەترسی نەخۆشی لێ کەمە بێتەوە و لە ڕاستیە بێتە مای پاکبوونەوەی ئەم دەوروبەرە لەم ناوای بە دڵنیاییەوە لە ئەنجامی ئەم پرۆسەیە کە بە کۆمەڵی فلتەرە ڕۆی ئەو ئاوە بە دڵنیاییەوە کۆمەڵی خەڵتە کۆ بێتەوە کۆمەڵە سلەج کۆمەڵە پیسی کۆ بێتەوە ئەم سلەجانە ئەم پیسیانە لەکوێ کۆ بێتەوە و چۆن چارەسەر ئەکرێت لە پاش ئەو مەرحەلەی کە باسمان کردوتمان کلۆرەکرێتە ئاوەکە و ئەو ئاوەی کەوا ڕوون بۆ تا ڕادێکی زۆر بە پەم سەح بەکرێ بۆ ژووری کۆنتترۆل لێ بە فلتەرات هابرێ اینجا حەوزێکی ترمان هەیە تایبەت کراوە بە کۆبوونەوەی ئەو سڵەجەی کە جەنابەت ئاماژەت پێکرد کە ئەمیش ئەم حەوزەیە و لێرە ئەم سڵەجە کۆ ئەکرێتەوانێ واتە ئەو خڵتە و پیسیکەوا ماوەتەوانێ و لەم ڕێگەیە لە ڕێگەی هەر ڕێگەیەکی ترەوەکەوە ڕەبتی هەبێ بە پرۆژەکەەوە کۆکرێتەوانێ ئەویش بە پەمپی تایبەت و لەگەڵ کۆمپرسەرە کە لە ژووری کۆنتترۆل هەمانە سەح بەکرێ بۆ ژوورەوە و ئەم سڵەجە ئیسفادەی لێ ئەکرێ بۆ بە پیتکردنی ئەو زەویەی کەوا ئەکرێ بە کشت و کاڵ بە تایبەتی یان لە شێوەی کێکەوە لە شێوەی کێکا دروستەکرێ و کەپسەکرێ و مەوادێکی بۆ شەوەی شانی باسە مەوادێکی تریش هەیە کە بەکارێنرێ بۆی ئەم سڵەجە لە شێوەی کێکێک لە شێوەی کەپسکراوێکە وەکو مەوادێکی فێرتلایزەر و بە پیتکەر بەکارە و مادە پێوترێ مەوادی پۆلی ئەلەکترۆلیت ئەو پۆلی ئەلەکترۆلیت دەوری ئەوە بینە مەوادێکی لەزجە ئەو مەوادە خەڵتانە کۆ ئەکاتەوە و کەپسیانەکە بە یەکەوە نایە لە بڵاو بێتەوە و لە شێوەی کێکێکی تایبەتیە پێشکەشەکرێ بەو شوێنانەی کەەوە پێویستی بە پیتکردنی زەوی هەیە و لەو ئەو زەویانی کە پێویستی بەو مەوادە عوزویانە هەیە. دوایەوەی ئەو ئاوەی کە لە ماجاریەکانەوە هات بۆ ناو حەوزەکان قۆناغی فیزیایی و پرۆسەی فیزیایی تێپەڕی و دوای ئەوە هەردوو پرۆسەی میکانیکی و بایۆلۆجی تێپەڕان و پاشان ئاوەکە لە ڕێی ئۆکسیجینەوە درا بە حەوزەکە و ئەو بەکتریانە لە ڕێی بەکتریای سوودبەخشەوە جارێکی تر ئاوەکە قۆناغێ لە پاکردنەوەی تری تێپەڕی و پاش ئەوەش کلۆرمان تێکرد و ڕێژەکەی شیمانزانی و پاش ئەوەش ئێمە خڵتەکەمان لە ئاوەکە دەرکرد هیچ قۆناغێکی تر ئەمێنێ بۆ ئەوەی ئێمە ئاوەکەی پێ پاککردن و زیاتر پاککەینەوە پێش ئەوەی ئێمە بەکاری بهێنین بۆ پاکشکردنەوە پێش ئەوەی بەکاری بهێنین بۆ ئاودێری پاش تێکردنی کلۆر اینجا ئێمە پێش بچینە سەر مەرحەلەی داهاتوو کە فیلتەرێشنە لێرە ئێمە ئەو بلاوارانی کە ئیشارەمان پێدا پێشتر گوتمان ئەم بلاوارانە ئەم ژوورە کە پێتە ژووری بلاوەرەکان ئەوامان بۆ ئەنێرێ بۆ حەوزی ئێریشن تانک بۆ ئەوەی کەوا ئەو بەکتریانە ئۆکسجینی پێویست هەڵ ببژن و تەنشیط و چالاک ببن
بۆی کەوا بتوان ئەو موادە پیسی عضویانە بخۆن و ئەو ئاوە تا ڕادێکی باش ڕوون بکرێتەوە لە دوای ئەوەی تر کە کلۆری تێکرا ئاوەکە لە ڕێگەی ئەو پەمپانێکە هەمانە لە ژێر زەمینەکەیە 4 پەمپە ئاوەکە سەحبەکەین بۆ ژوورەوە بۆ ژووری کۆنتترۆل و بۆ ژووری ساند فلتەرێشن یعنی ئەو فلتەرێشن بە ڕێگەی ساند بە ڕێگەی لمی کە ئەمانیش 4 فلتەرن ئەم 4 فلتەرە ئیشان چییە؟ دوای تێکردنی ئەو کلۆرە ئەم ئاوە بۆ فلتەرانەیە ئەڕوا هەرچی خڵتەیەکی تر باقی خڵتەوە پیسی تر مابێتەوە نەگیرا بێت لە مەرحەلەکانی سەرەتاوە تا کاتی تێکردنی کلۆر لە ڕێگەی ئەو ساند فلتەرێشنەوە بە تەواوەتی ئاوەکە ڕۆشنە بێتەوە کە بۆ 4 فلتەرەیە ڕۆن ئینجا ئەنێرێ بۆ حوزی کۆلێکشن تانک کە ئەمە لێرە ئەمە حوزی کۆلێکشنەوەی کۆکردنەوەی ئاوەکە ئیتر ئەوە تقریبا مەرحەلەی ما قبل الأخيرة لە پاکردنەوە وەکو پاکردنەوە مەرحەلەی ئەخیرە وەکو ناردن بۆ حوزی سەرەکی مەرحەلەی پێش ئەخیرە ما قبل الأخيرة و ئاوەکە تا ڕادەیەکی تەواو بەکار دێت بۆ ئاودانی دار و درەخت و ئەو سەوزایانی کەوا لە ناو ئەو شوێنەدا لە ناو زانکۆکەی سەهاری لێرە پرسیارێکێتە پێشەوە یعنی هەندێک کات من بینیومە خەڵکێکی زۆر بۆ من لە بن درەختێکە یان لە ناو چیمانەکانە دانیشتووە ئەمە لە ڕووی تەندروستیەوە کە بەهۆی ئەم پاکشکردنەوەی ئەم ئاوە بەکارهێنن هیچ زیانێکی تەندروستی بەو کەسانە ئەگا من هەندێک جار بینیومە خەوتوشن یعنی لە ڕاکشاون لە بن ئەو درەختەیان لە بن ئەو گژوگایە بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابتان لە ڕاستیدا ئەگەر بێت و ئەو ئاوەیەکەوا پاکتر دەکرێتەوە لە بەڕێگەی وتمان بە تێکردنی کلۆر ئەگەر ئەو ڕێژەی بۆی دیاری کراوە لە کلۆر وەکو پێویست تێ بکرێ بە مەزبوطی تێ بکرێ تەسەور ناکەم یعنی هیچ زیانێکی بڵێن بۆ جەستە و بۆ لاشێ و کەسانە هەبێ کە بەڵام ئینسان تا ڕادەیەکیش خۆی پارێزێ شتێکی باشترە لە هەموو ژینگەیەکە بەڵام لە ڕاستیە ئەو کلۆرە دەورێکی زۆر سەرەکیە بینێ لە پاکردنەوەی ئەو میکرۆب و ئەو میکرۆبات و ئەو بەکتریانی کەوا بنە زیان بۆ مرۆڤ پاش کۆبوونەوەی ئاوەکە لە کۆلێکشن تانکەوە بە ساند فلتەرەکانە بردمان و بە تەواوەتی پاک بۆ کلۆری تێکراو اینجا لە حوزی کۆلێکشن تانک لە ژووری کۆنتترۆل کە لە ژێر وەکو ژێرزەمینی ژووری کۆنتترۆل کۆکرایەوە اینجا لە ڕێگەی ئۆڤەرفلۆوە تا کە حوزەکە پڕە بێ و پڕە بێ نەقڵە بێ ئۆتۆماتیکیان ڕێک نەقڵە بێ بۆ حوزی ترانسفێر تانکە ئەمە لێرە لەم ژێرزەمینەیە حوزی ترانسفێر تانک حوزێکی گەورەیە دوو پێگاتوە لە دوو بەش بە دیوارێکی کۆنکریتی جیا کراوەتەوانێ و ئەم حوزە مباشرەتەن ڕەبتی هەیە بە گەورەترین حوز لە ناو زانکۆیە کە لەسەر ئەو بەرزاییەیە لێەوە ئیتر تەوزیع ئەکرێ لە ڕێگەی بۆری تایبەتیە و لە ڕێگەی سۆندەی تایبەتی و بۆ ئاودانی دار و درەختەکان و ئەوەی شایانی باسە لەم حوزی ترانسفێر تانکەیە 3 پەمپی زۆر گەورە و زەخمان هەیە تقریبا بە نزیکی مەترونیوە 2 مەتر بەرزن پەمپەکان و قووەتێکی زۆریان هەیە بۆ ئەوەی بتوانێت بە تەواوەتی ئەو ئاوەی کەوایەتە ناو حوزی ترانسفێرەوە بە زەختێکی چاک هەڵی با و بگاتە حوزی کۆتایی کە لێەوەی تر تەوزیع ئەکرێت بۆ ئاودانی دار و درەختەکان و لە ڕاستیە ئەمە پرۆژەیەکی باشە ئەگەر باتوایە و ئەوەی کەوا پێویستە ڕۆژانە ئامادە بکرایە بۆی و لە داهاتووە ئەبێتە مایەی سەوزبوونی زانکۆ و بە هاوکاری تەمان ئێمە ئەم پرۆژەی کە باسمان کرد تایسا پرۆژەی پاکردنەوەی ئاوی مەجاری زانکۆ ئاوی تریشمانەیە لە ڕێگەی بیرەکانەوە تێکڵاوی ئەم ئاوەیەکەین ئەوی وەکو تێبینی عالی جەنابتانی بکەم لە ڕێگەی بیرەکانەوە کە هەڵکەنراون وەختی خۆی لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە هەڵکەنراون بۆ تێکڵاوکردنی ئەم ئاوە هەم بۆ تا ڕادێک زۆر ئاوی مەجاریەکەش پاکە بێتەوە ڕوونە بێتەوە ئەم ئاوی بیرەکانیش هەم بە خەسار نایڵیم ڕۆ ئاوی زەویەکە و بەکارێنین لەگەڵ ئەم ئاوەیە هەردووکیان نەقڵەکەین و نێرین بۆ تانکی ئاودێری سەرەکی لە کۆتاییدا ئەمێ ئەوە بڵێم کە بەڕاستی جێی خۆشحاڵیە کە لە کوردستانە پرۆژەیەکی ئالەم شێوەیە بوونی هەیە بە تایبەتی کە لە ناو زانکۆکان و لە ناو نەخۆشخانەکان و لە زۆربەی شوێنە گشتەکاندا ئەم پرۆسەیە بوونی هەیە کە دەبێتە هۆی ئەوەی کە ئاوی زێرابەکان تەنانەت ئاوی زێرابەکانیش بە فیڕۆ نەچێت. من ئەمەوێت لە کۆتاییان بەرنامەیەدا
چەند سوودێکی ئەم پرۆژەیە بۆ ئێوەی خۆشەویست ڕوون بکەمەوە. یەکێک لەو سوودانە کە لەم پرۆژەیە دەستمانەکەوێت بریتە لە پاکردنەوەی ئاوی زێرابەکان. بە شێوەیەکی گشتی ئاوی زێرابەکان پاگەکرێتەوە و بە کۆمەڵە فلتەرە ئەڕوا و جارێکی تر لەم ئاوەوە سوودی لێوەردەگیرێت بۆ پرۆژە ئاودێریەکان. و یەکێک لەو سوودانەی ترکە لەم پرۆژە و لەم مەشروعەدا سوودی لێوەردەگیرێت بریتە لە پاکبوونەوەی ژینگە لە ئاوی ئەو زێرابەوە هەم بۆنەکەی و هەم ڕەنگەکەی و هەم ئەو خەڵتە و پیسیانەی کە لە ئاوی زێراب و لە ئاوی مەجارەکاندا تووشمانە بێت. و هەروەها یەکێک لەو و یەکێک لەو سوودە سەرەکیانەی کە لەم پرۆژەیەدا سوودی لێوەردەگیرێت بریتە لەوەی کە ئەگەر لە پاشماوەی ئەم ئاوی زێراب و مەجاریانە بڕواتە ناو دەریا و دەریاچەکانەوە ئەگەر بە پرۆژەی وەیست وەتە تریتمنت واتە معالەجەی ئاوی بۆ کراوێت بە دڵنیاییەوە سوودێکی زۆر زیاتری لێوێت دەبینرێت وەک لەوەی معالەجە نەکرێت. بۆ هیواین کە کۆمەڵێک زانیاری بە سوودمان دەربارەی ئەم بابەتە بۆ ئێوەی خۆشەویست ڕوون کردبێتەوە. تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان سپاردەی خوای گەورە دەکەین. خواتان لەگەڵ.